سڵاوتان لێ ببینەرانی عزیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەمبە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕوونی چارەنووسی ئیبراهیم ڕەسوولیان پور لە زیندانی نەغەدا، خۆپیشاندانی خەڵکی باکووری کوردستان دژ بە داگیرکردنی شارەوانیەکان، ناڕەزایەتی بەندکراوان لە بەندەکانی 84 زیندانی ئێڤین، بێکارکردنی 600 کرێکار لە کارخانەی پێترۆ ئارمەند لە لۆردەگان، سەرکەوتنی کرێکاران لە گروپی ملی فولادی خوزستان و بارودۆخی خراپی ژنانی بەندکراو لە زیندانەکانی تالیبان. ناڕوونی چارەنووسی ئیبراهیم ڕەسوولیان پور لە زیندانی نەغەدا. ئیبراهیم ڕەسوولیان پور تەمەن 45 ساڵ و خەڵکی گوندی گەپلەسەنی سەر بە پیرانشار یەک مانگ لەمەوبە لەلایەن ئیدارەی ئیطلاعاتەوە دەست بەسەر و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. بە پێی زانیاریەکان ئیبراهیم ڕەسوولیان پور پاش دەست بەسەرکران لە ڕۆژی 6 بەفرامباری ئەمساڵ ڕەوانەیە گرتوخانەی ئیطلاعاتی ورمێ کراوە. ڕۆژی 20 بەفرامبار ئەو چالاکە مەدەنیە پاش لێپرسینەوە بۆ زیندانی نەغەدە ڕاگوێزرا و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. خۆپیشاندانی خەڵکی باکووری کوردستان دژ بە داگیرکردنی شارەوانیەکان. ڕۆژی چوارشەممە 10 ڕێبەندان خەڵکی ئازادی خواست لە شارەکانی سیرت و ئێلح لە باکووری کوردستان لە ناڕەزایەتی بەدەست بەسەرکردنی سۆفیا ئالاگەش هاوسەرۆکی شارەوانی سێرت و دانانی قەیوم لە جێگەی ناڕەزایەتیان دەربڕی. ڕۆژی سێشەممە 9 ڕێبەندان پلیسی تورکیا سۆفیا ئالاگەش هاوسەرۆکی شارەوانی سیرتی دەست بەسەر و ڕادەستی دادگا کرد. ئەو شارەدارە هەڵبژێردراوەی خەڵکی باکووری کوردستان لەلایەن دەستگای قەزایی تورکیاوە بە تۆمەتی بێبنەمای ئەندامەتی لە گروپی تروریستی بە 6 ساڵ و 3 مانگ زیندان مەحکوم و لە جێگەی قەیوم دانرا. ڕۆژی چوارشەممە خەڵکی شارەکانی سێرت و ئێلح دژ بە سەرکوتگەریەکانی دەوڵەتی ئەردوغان خۆپیشاندانیان کرد و دژ بە کودتای حکوومەت دروشمیان بەرز کردەوە. ڕێپێوانی هەزاران کەسی خەڵکی کانتۆنی فورات دژ بە تورکیا. ڕۆژی چوارشەممە 10 ڕێبەندان هەزاران شارومەندی خەڵکی کانتۆنی فورات دژ بە هێرشەکانی دەوڵەتی تورکیا و گروپە جیهادیەکانی سەر بە وڵاتە بۆ سەر ڕۆژاوای کوردستان خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان کەشاوەرزان ئەندامانی ڕێکخراوە و ناوەندەکانی خۆبەڕاوبەرایەتی ڕۆژئاوای کوردستان و خەڵکی مەدەنی لە ڕێپێوانێکی هەزاران کەسیدا کۆمەڵکوژی شارومەندانی مەدەنیان لەلایەن تورکیاوە لە شارۆچکەی سین بە توندی شەرمەزار کرد و خوازیاری ڕاگررتنی دەستبەجێ هێرشەکان بوون. شایانی باسە کە ڕۆژی سێشەممە لە هێرشی پەهبادی تورکیا بۆ سەر بازاڕی شارۆچکەی سرین 12 کەس گیانیان بەخ کرد و 13 کەسی دیکە بریندار بوون. کۆبوونەوەی پێرسونەلی ئاگرکوژێنەوە لە مەشهەد. ڕۆژی چوارشەممە 10 ڕێبەندان کرێکارانی شاغڵ لە ڕێکخراوەی ئاگرکوژێنەوەی مەشهەد دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. ئەندامانی ڕێکخراوەی ئاگرکوژێنەوەی مەشهەد ماوەی چەند ڕۆژە دژ بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی ناڕەزایەتی دەرئەبڕن، بەڵام تا ئێستا هیچ ناوەندێکی پەیوەندیدار نەچووە بەدەم کارەکانیانەوە. پێرسونەلی ئاگرکوژێنەوەی مەشهەد خوازیاری زیادکردنی حەقدەست، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، دابینکردنی بیمەی تەکمیلی و نۆژێنکردنەوەی ئامێرەکان و تیارکردنی ئەو ڕێکخراوەیە بە تەکنۆلۆژیای پێشکەوتووی سەردەم بوون. ناڕەزایەتی بەندکراوان لە بەندەکانی 84 زیندانی ئێڤین. ڕۆژی چوارشەممە 10 ڕێبەندان بەندکراوانی ڕاگیراو لە بەندەکانی 84 زیندانی ئێڤین لە ئاست هەڵسوکەوتی وەحشیانەی هێزەکانی ڕژیم و گواستنەوەی مهدی حەسەنی و بهروز ئیحسانی بۆ زیندانی قەزل حەساری کەرەج ناڕەزایەتیان دەربڕی. لە ڕۆژانی ڕابردوودا 2 بەندکراوی مەحکوم بە ئیعدام بە ناوەکانی مهدی حەسەنی و بهروز ئیحسانی لە ناکاودا بۆ بەندی ئەمنیەتی زیندانی قەزل حەساری کەرەج ڕاگوێزران. گواستنەوەی ئەو 2 بەندکراوە بۆ بەندی ئەمنیەتی و مەرترسی لە سێدارەدانیان ناڕەزایەتی هاوبەندیەکانی لێکەوتەوە و ڕۆژی چوارشەمە بەندکراوانی ڕاگیراو لە بەندەکانی 84 ناڕەزایەتیان دەربڕی. پاش سەرکوتی ناڕەزایەتی بەندکراوان بەرپرسانی زیندانی ئێڤین هەموو زیندانیانی ئەو 2 بەندەیان
لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمان و دیدار لەگەڵ بنەماڵەکان بێبەش کردووە. بێکارکردنی 600 کرێکار لە کارخانەی پێترۆ ئارمەند لە لۆردەگان ببورن بە دوای داخرانی پرۆژەی دروستکردنی کارخانەی پێترۆ ئارمەند لە شارستانی لۆردەگان لە مانگی گەلاوێژی ئەم ساڵەوە تا بە ئەمڕۆ 600 کرێکار لەسەر کار دەرکراون. ستارتی سازکردنی کارخانەی بەرهەمهێنانی کریستاڵ و پودری مەلامین بە بودجەی 23 میلیۆن دلار لەلایەن شرکەتی پێترۆڵەوە لێدرا و پرۆژەکە 70% پێشکەوتنی بەخۆیەوە بینی. لە مانگی گەلاوێژی ئەم ساڵەوە بودجەی پێویست بۆ تەواوکردنی پرۆژەکە دابین نەکرا و بەرپرسانی شرکەت بەبێ پەرداختی حەقدەست و حەقی بیمێ کرێکاران 600 پرسنێلی شاغل لەو پرۆژەیانە بێکار کرد. ئێستا کرێکاران نەبلا تەکلیفی داماونەتەوە و داوای پێدانی داخوازیە کان و ڕوونکردنی دۆخی پیشەیان دەکەن. گیان لە دەستان و برینداربوونی دوو کرێکار لە کارخانەیەکی ڕوودبار. پێش نیوەڕۆی ڕۆژی چوارشەممە 10 ڕێبەندان تەقینەوە لە کارخانەی بەرهەمهێناری زەیتون و ڕوونی زەیتون لە شارستانی ڕوودبار ڕوویدا و بەهۆیەوە کرێکارێک گیانی لەدەستا و کرێکاریی دیکە بریندار بوو. بە پێ زانیاریەکان ئەو ڕووداوە لە بەشی بەستەبەندی ناستانداردی کارخانە ڕوویداوە و پێشتر مۆڵەتی کارکردنی ئەو هێلە بەرهەمهێنەرە بە بەڕێوەبەرانی کارخانە نەدرا بوو. بایەخنەدانی بەڕێوەبەرانی شرکەت بە گیان و تەندروستی کرێکاران کارەساتی خوڵقاندووە و بەهۆی تەقینەوە کرێکاری گیانی لەدەستاوە و کرێکارێکی دیکە بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. قوربانیبوونی چەند سوختبەر لە مێحوەری هەشتبەندی بۆ منوجان. ڕۆژی چوارشەممە 10 ڕێبەندان 9 نەیسانی سوختبەران لە مێحوەری هەشتبەندی بۆ منوجان پاش ڕاودوونانیان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە تووشی ڕووداوی هاتوچوو بوون و بەهۆیەوە چەند سوختبەرگیانیان لەدەستا و بریندار بوون. بەپێ راپۆرتی کەمپەینی چالاکانی بەلوچ هێزەکانی حکوومەت بە دوای کاروانێکی سوختبەراندا کەوتون و ڕاستەوخۆ تەقەیان لێکردوون. لە ئاکامی هەڵسۆکۆتی وەحشیانەی مەمورانی ڕژیم 9 نەیسانی سوختبەر لە ئاگردا سوتاون و ژمارەیەک سوختبەرگیانیان لەدەستاوە و بریندار بوون. بەپێی دوایین زانیاری ناسناوی یەکێک لە سوختبەرەکان بریتیە لە محسێن پەرکان. سەرکەوتنی کرێکاران لە گروپی ملی فولادی خوزستان. پاش چەندین مانگ ناڕەزایەتی کرێکارانی بێکارکراوی گروپی ملی فولادی ئەهواز گەڕانەوە سەر کارەکانیان. مانگی ڕەشەمەی ساڵی ڕابردوو زیاتر لە 25 کرێکاری شاغڵ لە گروپی ملی فولادی خوزستان بە بیانی و بەشداری لە مانگرتن و کۆبوونەوەی کرێکارانی ئەو ناوەندە سەنعەتیە لەسەر کار دەرکران. بە دوای ئەو ڕووداوە هاوکارەکانیان چەندین جاری دیکە مانیان گرت و کرێکارانی بێکارکراوە لە بەردەم کارخانەدا مانیان گرت. پێداگری کرێکاران لەسەر مافەکانیان بووە هۆی لەسەر کارلابردنی بەڕێوەبەرانی شێرکەت و پاش چەند مانگ کرێکارانی لەسەر کار دەرکراو گەڕانەوە سەر کارەکانیان. برینداربوونی 14 ئەندامی نەخۆشخانەی 15 خورداد لە مەهدیشار. ڕۆژی چوارشەممە 10 ڕێبەندان سرویسی گواستنەوەی کادری دەرمانی نەخۆشخانای 15 خوردادی مەهدیشار لە پارێزگای سمنان تووشی ڕووداوی هاتوچوو بوو 14 کەس بریندار بوون. بە پێ زانیاریەکان مینوبوسی هەڵگری 18 ئەندامی نەخۆشخانەی مەهدیشار بەهۆی خراپی ڕێگەوبان وەرگەڕاو لە ئەنجامی ئەو ڕووداوەدا 14 کەس بریندار بوون کە 9 کەسیان لە نەخۆشخانە مەرەخەس کراون. لە سێدارەدانی 3 بەندکراو لە زیندانی شیراز. لە ڕۆژانی ڕابردوودا حکمی ئەعدامی 3 بەندکراو لە زیندانی شیراز بە تۆمەتی کوشتنی بانقەس لە سێدارە دراون. بە پێ زانیاریەکان 3 بەندکراو بە ناوەکانی ئەمیر فەنایی، حەمید فەنایی و عەلی حەیدەری خەڵکی شارستانی مەرودەشت بە تۆمەتی کوشتنی بانقەس لە زیندانی عادڵابادی شیراز لە سێدارە دراون. دوایین هەواڵمان سەبارەتە بە بارودۆخی خراپی ژنانی بەندکراو لە زیندانەکانی تالیبان. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ڕۆژی چوارشەممە 10 ڕێبەندان راپۆرتێکیان لەسەر بارودۆخی خراپی ژنانی بەندکراو لە زیندانەکانی حکوومەتی تالیبان لە ئەفغانستان بڵاو کردەوە. ئەو راپۆرتە لەسەر ئەزموونی 5 بەندکراوی ژنانی ئامادە کراوە و تێدا ژنانی بەندکراو باسییان لە ڕوودکردنەوەی زۆرەملێ، دەستڕێژی سێکسی، هەڵواسین، بەستنی سەر و چاو،
ڕاگررتنی لە ژووری تاریک و تەڕ، کێشانی نایلۆن بەسەریان، دانانی چەک لەسەر مێشکیان و هەڕەشەی کوشتن کردووە. بە وتەی ژنانی بەندکراو، چەکدارانی تالبان پاش ڕوودکردنەوەیان بە زۆرەملێ دانپێدانانی زۆرەملیان لیان وەرگرتووە و بەو بوونەوە تووشی کێشەی جەستەیی و دەرونی بوون. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و ئاسوودە بن.